قسە کراوە بەڵام قسەکردن و هەڵوێست وەرگرتنوانە زۆر جار هەڵوێستی تاگلایەنە بۆ تاکە کەسی بوو یعنی هین نەبووە هەڵوێستێکی گشتیوانە ڕەنگە ئەوەش پەیوەندی بەوە بێ ڕۆشنبیری کورد بەتایبەتی لە باشووری کوردستان ئەوەندەی بەتر ئایدۆلۆژیا جیاجیەکانە دابەش بووە بەسەر دام و دەستگا جیاجیەکانی حیزبەکانە دابەش بووە ئەوەندە لە شوێنێکە بەسەن تەنانەت یەکێتی نووسەرانی یەکێتی نەرمەندانوانی کە هەن سەندیکاکان نەیانتوانیوە کۆدەنگیەک ئەوەی کە پێڵێن ڕای گشتی دروستکار ناو نووسەران ناوادیبانە بۆیە ئەمە گرفتێکی گەورەیە ئەوە ڕێگل بۆ ڕەنگەلەوە ئەژینا قسە کراوە تۆ دنیایەک لە ڕۆشنبیر و ئەوانەی کە هینن هەڵوێستیانە بۆ قسەیانە بۆ تۆزانی کاکشەرکۆ کە لە ژیانە بوو لەسەر بچووکترینش بێدەنگ نابوو مامۆستا لە تیڤۆنۆ بێدەنگ نابێ خەڵکی ترێن خەڵک زۆر هەن کە بەردەوام قسەیان هەیە بەردەوام ڕێیان هەیە و بە نووسین بێ بە هەڵوێست وەرگرتنی هیچ خۆ پیشاندانێک و ئەوەیەک نەبوو ڕێپیانێک نەبوو کە بەشێکی زۆر لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی تیانە بێت کێشەی گەوراوەیە ئەم شێوازی موچەپێدان لە وڵاتی ئێمەیە بۆتە جۆرێک لە کۆیلەکردن جۆرێک لە دەستەمۆکردن ئەمە وای کردووە کە هەندێک جار لەسەر قسەکردن دەیان جار لەلایەن دەستگا خەڵک دەرکراوە خەڵک دانبراو کراوە بە درێژای مێژوو مەکراوە ڕۆشنبیر و نووسەر ڕوحی هەر وڵاتێکن کە تیا بێ بەڵام چۆن نیان بۆ کاکە چۆن نیان بۆ ئەوەی زمانی پاراستەوە ئەوە ڕۆشنبیرانن ئەوەی کە نەتەوەی هێشتۆتەوە ڕۆشنبیرانن بەڵام تۆ نابێت لە چرکە ساتێکا سەیریکەیت بە درێژای مێژوو ڕۆشن ئەسڵەن شەرەفخانی بەتلیسی بەقەت هەموو حرەکەی کوردیش خەباتی کردو کاتی خۆی کە شەرەفنامەی نووسیوە ئەحمەدی خانی لە مەموزینە بەقەت هەموو حرەکەی ئەوە کاڵێ داخل ڕێبێشتن کۆکرات بمعرفة بيسر بناد أنواع من الخضار كتب الكرمان استناد بحسابن حاجي قاري كوي كدنيا رخني ونتواياك بقى الدنيا شورش كردوه لبرو ناكله تو بلي بكواش بلام شيء جودة أو باشە دەرەنجامی ئەوەیە کە ئێمە ماوینە توێشتا خۆم بە درێژای مێژووی ئێمە ماینەوە سیاسەکانی مایان نێشتەوە کاکە ئەسڵەن سیاسەکان بەشیان خۆیان فرۆشت سیاسی لە ئاستی زۆر بەرزا خۆی فرۆشێ ئەدۆڕێ بەجێڵێ ڕاستە تیاشە ئێدام کراوە خۆ ڕۆشنبیری ئێدام کراوە هەرتاکێکی ئێمە سەدانی ئەوانە پێگەیەکی تایبەتی خۆمان هەیە کە ئەم نوخبەیە کە پەیامی خۆمان ئەگەیەنی زۆر لەو ڕۆشنبیرانە باشترین کە وەکو پێم وتی لە پشتی کەوالیسەوە ئەو جۆرێکی ترە چونکە ئەو 6 ملیۆن موچەی هەیە ئەو موچەیەکی زەبەلەحی هەیە ئایا بندیواری هەیە نایە لەگەڵ منە فەرمانبەرێکە بێت بۆستە کۆ بێتەوە بوون بە هەزار بەشیشەوە هەر جۆرەی یەکە خۆ نەحیزب هەیە لە وڵاتە هەرێکی سەر بە حیزبێکە بووە بە هەزار بەشەوە هەر کەسە گیانەکەم هەر کەسە بەرگری ئەبێ ناچارە لەبەر ئەمڕۆ بۆتە بەردەی حیزبێک ناچارە بەرگری لە حیزبەکەی کە نایە لەگەڵ منا بوەستێک کە داوای ئازادی مافەڕەوەکانی خۆمەکەم کە یەکێکیان موچەیە بە دڵنیاییەوە حکومەت هوشیار نەبێتەوە وەکو ئاگادارکردنەوەیکی زەنگی ئاگادارکردنەوەیەک لە ناخی خۆیان بەرپانەکە دۆخەکە بەرەو خراپتر ئەڕوا گەنجەکانمان هەمووی لەدەست ئەدرێ بیلەوە دەکەینەوە ئاماژە بۆکەین هەڵوێست و ناڕەزاییمان ئەوەیە بۆ حکومەتی ئاگادارکردنەوەیەکە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بە شانازی و پیانەڵێین کە ئەمە زۆر ئەکاری خراپتر بە دوای خۆیانەوە بگرە ڕۆژانەش دیارە ئەوە تا ڕێژەی تەلاق هەیە هەڵەشانەوەی کۆمەلگا هەیە سەفەری گەنجان بە زۆر ینی یەکودوان نا بە پۆل بەرەو دەرەوەی ئەڕۆن خۆسووتاندن هەیە کێشە هەیە ئەوە نزیکەی 5-6 ساڵە بێت ئەم شارە بە تەواوەتی پاراوێز خراوە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم شارە و حکومەتی هەرێمی کوردستانی شەوانەیە بە نیسبەت ئەوەی کە ئێمە بۆچی پێشەنگ نەبووین هیچ کاتێک ئێمە هیچ کاتێک بێندەنگ نەبووین لە ئاستی ناڕەزایەکان بە تایبەتی شاری سلێمانی هەمیشە دەنگی ناڕەزایەکەی بەرز بووە سەقفی ناڕەزایەکەی بەرز بووە هەمیشە داوای تەڵەبی زیاتری کردووە لە حکومەت و دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان